إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. Hey! Kom maar! Kom op! Goed! Goed! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar! دەستپێکی بخێر بێن سەرچەوە ڕاستی خاڵێک لەگەل هەولێر مەلعبی هەولێر خراپ نەبووە باش بووە بە تایبەت چونکو هەولێرەوە چەندین یاریە ئاستی باش و ئەنجامی باشە گێمی یەکەم ئێمە زۆر باش بووین زۆر دەریڤەوان لەدەستدا و وابزانم گۆڵێکی واضح ینی چوە ناو گۆڵ و ناوبژیوان حساب نەکردیە اینجا یەک هەژمە ئەوان توانی گۆڵی یەکەم بکەن شەوت و دوێ ئێمە مەجبور بوون ینی هەر لە سەرەتاوە هێرش بکەین و لەسەر حسابی بەڕەوانی ڕاستی ینی ضحیەمە هێلە بەڕەوانیەدا دام بشین گۆڵی تمار بکەین سوپاس بۆ خودێ ئەم شیان گۆڵی تمار بکەین و یاری پەکەوی دومایی کات و تا ئاستێکی باش ینی ڕازیمە لە ئەم ئاستە دووەک لە ساڵی ڕابردووم ساڵ باشتر دەبێنرێەوە ڕکابەریشە بۆ گەیشتن بە خولی نایە چیتان کردووە و چی دەکەم بۆی بەردەوام لەسەر ئەو ئاستە بەرزەی کە تاوە پێستا هێناوتان بەێ هەر دەستپێکی لەگەلی داڕنیشتمە خاری و اتفاقمان کرد و ئەم ساڵە تیمێک چێکین و هەڤەرکی بکرد بۆ پلانایە بەڕاستی و هەر شتێکمان وایە ئەو تەرخان کردیە هیچ خەمی نەکردیە ئینشاڵە بۆ یاری بیت باشتر بووین و ئارەمان جەماوەک و دەرباز خۆلە پلانایە بوو و یاریە بهێت لە مەلعبی مە ئینشاڵە قەرەوایەکی سێ خاڵەکە شایستە بوون یان یەک خاڵ بۆ هەردوو تیم شایستە والله بچێکی تۆزێکی دادپەروەر بم آخر 10 دقیقة آخر ربع ساعت هەولێر گەوەشتنێکی زۆر لە سەر ئێمە کرد و چەند هەلەی گۆڵ بەرزە کردن ئەتوانم بێژم تعادلێکی دادپەروەرانە بوو سەرچەوە خێر سەرتا بەنای خوای گەورە میهرەبان یاریەکە پێویست بوو ببینەوە چەندە لە تۆی پێبرنەوە دۆڕاند و یەکسان بوو نیشەیە
و پێم وایە خاڵەکە شەر خراپ نیە لە بۆی دۆچش فەریقێکی زۆر باشە لە منافەسەیە دەتوانم بڵێم یاریەکی خراپمان نەکرد بەڵام بەخۆشتان دەزانن لەوانەیە یاریگای یەکەم بۆمە و بۆ تیپەش وەکو یەکە لەبەرەوەی ئێمە مەشقی تێدا ناکەن یاری تێدا ناکەن هەر ئەو یاریە گواستراوە دەتوانم کاریگەری هەبوو بەڵام بەگشتی من ڕازی بووم لە یاریزانەکانم وەکو یاریزانی خولی عراقی بزان بەس ئیزافەی ژیارمان کرد بوو ئەش لە بیدایەتەکان هاتبوون بە هەر حاڵ دەستخۆش لە یاریزانەکان دەکەم یارێکی باشیان کرد مەجاریەوەی تێدا هەبوو ببینەوە بچنە ناو منافەسەی ئێستاش لە منافسە دوور نەکەتینەوە سوپاسی ئێوەش دەکەم دەستان خۆش بسیاری کورتەکە ئاسایبی تیپەکەت وەکو تەمەنی تیپەکەت ینی تەمەنێکی گەورەیان ئەتولامیان بکردی هەز ناکە ئەوە لە خولەکی شەستەکان هەفتەکان بەسەرەوە بە تیپەکەت دارە کە زۆر ماندوو دەبن لە کاتیارەکان بەخۆی بێگومان وایە لەوانەیە تەمەنی معیاری تیپەکەی من گەورەتربی لە تیپەکانکە بەڵام بەگشتی هەموو یاریزانی باشن و توانای تۆپانیان هەیە دەتوانم بریم لەو یاریگای ماندی دەبین چکە یاریگایەکە جیاواز لەگە یاریگای سناعی ئەمە لە سناعی تەمرین دەکەین کاریگەری یاریگایەکەمان لەسەر بوو ئەمە شتێکی ئاساییە لە تۆ پێشتان دەبی زاروەیە یاریکە با حکمیەوەی کە ڕەمەزانی شەلەوانەیە کەمتر بنون لەوانەیە سیستەمی خواردن و نووسنەکەش یان گۆڕانکاری بەسەداهاتبی کاریگەری دروست دەکات بەڵام ئەگشتی لیان ڕازی بووم دەستیان خۆش بیتن زۆر سپاسان دەکەم.